لەم بەدوارچوونەدا باز لە ڕێکخراوێک دەکەین کە لە ڕێگەی دەخیلەیەکەوە دەبێتە ئومێد بۆ سەدان مناڵی بێباوک نەک تەنها لە شاری سلێمانی بەڵکو لە شار و شارچکەکانی دیکەی هەرێمی کوردستان. لەم بەدوارچوونەدا هەڵسوڕێنەرانی ئەم کارە ئاشنامان دەکەن بە ڕێکخراوی سۆمای چاوان و سوودبەندبانیش باز لە سوودبەندبوونی خۆیان لەم ڕێکخراوە دەکەن. لەگەڵمان بن بۆ ئەوەی ئەم ڕێکخراوە بناسین. ڕێکخراوی سۆمای چاوان سەرەتا بەشێکی خێرخوازی بوو لە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە ساڵی 2007ەوە دەستی بەکار کرد. سەرەتا بیرۆکەی ئەم ڕێکخراوە لەوە سەری هەڵدا کە سێرمان کرد کە لێنێکی زۆر گەورە هەیە لە نێوان مناڵانی بێباوکە، خزمەتکردن بە مناڵی بێباوک زۆر کەم بووە و سەرەتا ئێمە حەزمان کردووە فەرمودەی سەروەرمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ ئەنا وەکافری الەتیم فی الجەنە کە هاتین زینو بکەینەوە و بیدەین بە گوێی خێرخوازانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ هاوکاری مناڵی بێباوک بکات لەگەڵ منال لە بەهەشتا هاوسەیە. سەرەتا بیرۆکەکە بۆ شێوەیە دەستمان پێ کرد لە سندوقێکی بچووکەوە کە سندوقەکەمان داناوە بۆ کۆکردنەوەی هاوکاریەک بۆ جلی جێژن بۆ تاقە مناڵێک. ینی بۆ شێوەیە ئیشەکەمان دەست پێ کرد. سنووقەکەمان دانا بڕێ پارەکۆ بوو کە یامان بە جلوبەرگ بۆ چەند مناڵێک. ئەو جلانش بەکاریان هێنا بۆ جێژن کە زۆر دڵخۆش بوون بەڕاستی. ئێمە لەوە ئیتر دەستمان کرد بە درێژەدان بەکارەکەمان و کە هاوکاری خێرخوازانمان کۆ کردەوە. تر دوای ئەو دەخیلێ وردە وردە گەشەی کرد و گەورە بوو. ئێستا سوپاس بۆ خۆی گەورە ینی لە لقەکان با بڵێن لە شارەکان هەمووی ئیشی سۆمای چاوان لەسەر ئەو دەخیلەوە دروست بوو کاری بۆ ئەکات. ئەم دەخیلێش بەڵێ تایبەتە تەنها بە مناڵی بێباوک ئەو مناڵانش کە سوودمەندن لە ڕێکخراوی سۆمای چاوان بەڵێ ساڵەکان ئەبێ لە خوار 15 ساڵەوە بێت و هەروەها وەفادنامەی بەدەستەوە بێ ینی وەفادنامەی پێ نەبێ ئێمە لە ناو ڕێکخراوی سۆمای چاوانە جێی ناکەینە چونکە ئەو پارە و هاوکاری کێت ئەڵێ بۆ مناڵی بێباوک بە حەدی بڵێ بە پێی یاسایی ئەبێت مناڵەکە وەفادنامی باوکی هەبێت ئەنجا بێباوکە. بەو شێوەیە ئێمە توانیمانە ئەنجا فەرق و جیاوازیمان نەکرێت لە بینی هیچ مناڵێک لە هەر شوێنێکەوە هاتبێ ئێمە ئەو ناوە بەست تەنها مناڵەکە بێباوک بێت و مستەحق بێت ئێمە ناومان نووسیوە و لەم ڕێکخراوە جێی بۆتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوان چەند ئامانجێکمان هەیە لەم کارەیە کە گرتومانەتە دەست. یەکەمیان بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری مناڵان و دایکانیش. ئێمە تەنها هاوکاری مادیان ناینێ ئێمە حەزەکەین لایەنی معنەویشیان بەرزکەینەوە ئەویش بە بەستنی کۆڕ و سیمینار و ئەو بڵێ خولی خەیاتی و خولی زمان ئەوانە بۆ مناڵەکان نەکەینەوە بڵێ لە خولی لە پشووی هاوینە خولی زمانەکەینەوە بۆ مناڵەکان و هەروەها خولی خەیاتی درومانیشەکەینەوە بۆ دایکان. ئەو دایکانە چەند دایک لێرە سوودمەند بوون کە فێری خەیاتی بوون و درومان بوون توانیانە بژێوی مناڵەکانیان لەسەر ئەوە دابین بکەن و لەگەڵ ئەوەشا کە خولەکەیان بینیوە و کۆتایی پێهاتوە یەکی مەکینەیەکی خەیاتیمان بە دیاری پێیاون بۆ ئەوی کە بتوانن بڵێ بژێوی ئەو مناڵانیان پیا بکەن کە ڕۆژانە بەڕاستی هەموو کەسێک پێویستی بە بژێوی هەیە. خێر بێگومان ئێمە هەموو جارێک کە بانگمان کردوون پێمان وتمان ئێمە حەز ناکەین لەوێەوە کە ماندوو بوون لە ماڵەوە هەتا ئێرە هاتوون تەنها بڕێ پارە وەرگن و بڕۆنەوە. هەموو جارێک کۆڕمان بۆ بەسون بۆ دایکان بۆ بەرزکردنەوەی لایەنی معنەویان بەڕاستی زۆر دایکێ ڕووخاوە. من چوومەتە ماڵەکان بە دایکێکم وتووە ئەبێ بێ ئیترم هەموو مانگێک لای ئێمە ئەو هاوکاری وەرگیت و بەشداری بکەی لەو کۆڕ و سیمینەرانەی ئێمە و توێتی وەڵام من دوای مردنی هاوسەرم ئیتر نایەمە دەرەوە نابێ بێم بۆ ئەڵێ لەوە چە قسەم بۆ دروستکەن وتمە تۆ وەرە دەرەوە هاتۆتە ئێرە کە هاتۆتە ئێرە ئێستا وای لێ هاتووە حەزەکە زوو زوو بانگیکەین چکە سوودی وەرگرتووە لە لایەنی پەروەردەی ئەنجا ئێمە تەنها لایەنی پەروەردینە لایەنی تەندروستی بێگومان هەموو کارێک کە ئەکرێت خۆشیش و ناخۆشیشی تووشە بێ
ئێمە لایەنی خۆشیەکەی بۆ ئەوەیە کە ئێمە خزمەتێ بە مناڵی بە باوکەکەین ئاسوودەین بەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بۆ نمونە بۆ پەیداکردنی هاوکاری بۆ ئەم خانەوادە بۆ ئەم مناڵانە زۆر ینی ناڕەحەت کراوین چەند جار ئێمە داوامان لە خێرخواست کردووە کە لیژنەکە ئەچین ئەمە مناڵی بێ باوکەوە نە مناڵی بێ باوکمان هەیە هاوکاریان بکەن ئەڵێ ئەی خۆمان عەقڵمان پێ ناشکێ ئەی خۆمان خەڵک ناناسین ینی بە شێوەیەکی ناخۆش و ینی جارێ قسەی ناخۆشیش ئەکەن بەرامبەر بە لیژنەکە بەڵام ئێمە قبوڵمانە لەبەر ئەوەی ئێمە بۆ دنیا نایکەین بۆ قیامەتە ئینشاءڵڵا ئەجرەکەی لای خوای گەورەیە و لەگەڵ ئەوەشە ئەو خانەوادانی کە لای ئێمە ناونووسەکرێ بە لیژنە ئەچینە ماڵەکان سەردانی ماڵەکانیانەکەین زۆر خانەوادە هەیە کە ئەڵێ یەین سەردان تەکەین ئەمان باتە شوێنێک کە غەیری ماڵی خۆیەتی ئەڵێ گەر بێت ماڵەکەم ببینێ لەوانێ ئەساسێکی ماڵیە بێ خێرخوازیش بۆی کڕی بێ بەڵام لە ئێمە ێشارەت ئەڵێ نەوەکو بە بۆنێ ئەوە هاوکاریمان نەکەن بەس ئێمە گوێمان نایابەوە بەس ئەوەنە لایەنی بژێوی بڵێ کەم بوو بێ بەس هەتیو بێت لایەنی بژێوی هەیە زۆر زۆر زەعیفە هەیە باشترە ئێمە بەس مەگەر لەوەیە جیاوازیمان کرد بێ ئەگین ئێمە بەس هەتیو بێ ناومان نووسیوە و هاوکاریمان کردو و جیاوازیمان نەکرێت لە بینی هیچ کەسێکە ماوەی وا بۆ 5 ساڵت چێت لەم سۆمای چاوانە من سوودمەند بوو من مەعاشم نییە هیچ شتێکم نییە ئیلا هاوکاری فێخوازان و ئەم خوشکوە بە ڕێزانە کە هاوکارمانن ئەمان هاوکارمانن خوای گەورە هاوکارمانن و ئەوانش وانە دڵی خەڵکیمان بۆ نەرمەکەن و ئەگەڕێن ئەوان هاوکاری ئێمەن خوای گەورە پاداشتی هاوکارەکانیش و ئەو خوشکە بە ڕێزانش بات و بە ڕێزیشەوە مەعاملەمان لەگەڵا ئەکەن لای خوای گەورە هاوکارەکەیشمان و ئەو خوشکە بە ڕێزانە و برای وەکو تۆش کە هاوکارمانن و هاوکارتان بێ من داواکارم لەو فێخوازانە لەو برا بە ڕێزانە لەو دڵسۆزانەی کە تۆزیە دەستیان ئەڕوات و هەیەە وەکو من فەقیرین و یارمەتی دەری ئەو فەقیرانە بن کە هاوکاریمان ئەکەن ئەو خوشکە بە ڕێزانە سەر لە دوکانەکانیان لە دەوڵەمەنەکانیان لەبەر خاتری ئێمە ئارەقێکی زۆری لەوانەیە بڕێژن کە داوای یارمەتی ئەکەن بۆ ئێمە 10 ساڵە سوودمەندم لەم ڕێکخراوە لقی خوشکان سپاسیان ئەەکەم خوای گەورە پاداشتی هەموو مسلمانێک باتەوانێ ئیشەڵا لەگەڵ ئەمانە 10 ساڵە سوودمەندم بۆ نەکان هەموو کاتەکان هەر عنی سوودمەند بووم لێرەکانە قەیران بوو بێ و قەیران نەبوو بێ من قەیرانیم پێوە دیار نەبوو لەبەرەوەی من مەعاشم نییە 3 مناڵم هەیە 2 مناڵیانم نەخۆشن بەس ئەمان هاوکاریان کردوم و شکو سپاس بۆ خوای گەورە پێمەوە دیار نەبوو بۆ شێوازە زۆر هاوکارم بوون یعنی بڕوا بکە یەکەم جار نەمتوانیوە مناڵەکانم بتومەنا لەوە ناچێ بتوانم بە خەیاکەم کە ئەمان هاوکاریان کردوم و دەستیان گرتوم یعنی زیاتر باشتر بوو. بەنای خی گەورەی میهرەبان دیارە هەموو ڕێکخراوێک کە دروستە بێت هەدەف و ئامانجێکی تایبەتی خۆی هەیە بۆ خزمەتکردن بە کۆمەڵگە ڕۆڵی ڕێکخراوەکانیش ناو کۆمەڵگایە بریتە لە خزمەتکردن و بەگەاندنی کۆمەڵگا بۆ شێ دروستەی کە پێویستە کات کە ڕۆڵی تایبەتی خۆی بنوێنێ ڕێکخراوی سۆمای چاوان و ڕێکخراوەکانی تر کە ڕۆڵێکی تایبەتی خۆی هەیە ناو کۆمەڵگا بە تایبەتی ئەم ڕێکخراوانەی کە بۆ منداڵایانی بێنازارەکان و منداڵانی کە باوکێنە دێ من هەست بە کلێنێکی گەورەکەن لە ژیانیاندا ڕێکخراوی سۆمای چاوان و ڕێکخراوانی پێتری کە خزمەت بە مناڵی بێباوکەکان هەدەف و ئاماجوان بریتێ لە گرنگیدان بۆ مناڵانەی کە لە ڕووی هەم دەرونیەوە هەم لە ڕووی داراییەوە کە بەڕاستی گرگرتێک هەمە درستێ بیرۆکەی بەدروستکردنی ئەم ڕێکخراوەشمان بریتە بلەوەی کە ئێمە لە قستەیمان ڕێکخراوەکانی ئیسلامی ساڵی 2007 بۆ 2010 بوو کە بڕارماندا بۆی کە کۆمەڵە سندوقە دروستکردن ناو خۆماندا بۆ هاوکاریی مناڵانی کەم دەرەمە داری هەرێمی کوردستان جۆک و خودی خۆی هەمیشە لە ناو گرگرت و قەیراندایە قەیرانەکانیش کە ڕوبەڕووی گرفت کۆمەلگا بێتەوە لەبەر نەبوونی پلان و بەرنامێکی چڕ و پڕ بۆ ناو کۆمەلگا و بۆ دەوڵەت کە لایەن حکوومەتەوە بێ ئەنجام بگەێنرێت کە نییە لە ناو هەرێمی کوردستانە بەڕاستی بەرنامێکی چڕ و پڕ کە بتوانێت هەموو ئەو چینانێک کە پێویستیان بە هاوکاری و پێویستیان بە یارمەتیە کۆمەلگا حکوومەت بتوانێت بەرنامێکی چڕ و پڕ دابنێ و کەس هەست بە کلێنە گەورانە نەکەن ناو کۆمەلگا ڕوئەدات ئەم ڕێکخراوانەی کە دروستە بن دیار هەرێکا کاریگەریەکی تایبەتی خۆیە
ڕێکخراوی سۆمای چاوانش کە بیرۆکەکەمان دروستکردنی بوو کە لەسەر سندوقێکە بوو دوای سوپاس بەخوای گەورە ئەم سندوقە گەشەی پێدراو ناو شارە سلێمانێک ئیشمان لەسەر کرد دوای هەموو شارەکانی تری هەرێمی کوردستان هەستا بەنجامدان و دروستکردنی ئەم پرۆژێ و دروستکردنی سەنتەر یاخود دەستگایەکی بە ناوی سۆمای چاوان بۆ پێگەیان و خزمەتکردنی بە منداڵانی بێباوەڕ کە لە هەموو بارەکاندا ئێمە تەنها لە ڕووی داریەوە کەڵناسی بەنجامدان و پەیوەندیکردن و پێگەیاندنی نەوەکان بەڵکو هەوڵ دەدەین لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی داراییەوە هەموو لە ڕووی تەنمی بەشەری لە ڕووی تەندروستیەوە کە بتوانین ئێمە بەڕاستی ئەو کارێکی گەورە بین بۆ ئەو دایکانە کە بتوانن منداڵەکانیان بە شێوەیەکی دروست و باش پەرۆدە بکەن دانەوە کۆمەلگای وەکو باسی کردم و ئیشارەتشم پێیە لەبەری حکوومەت پلانێکی تایبەتی نییە بۆ کۆمەلگاکەمان بۆ هەرێمەکەمان ئەبێت ئەم ڕێکخراوانەکە هەڵاسین بەنجامدان ئێمە ڕێکخراوی سۆمای چاوان کە لە هەموو ڕێک و بەڕاستی ماڵداوە بۆ پێگەیاندنی منداڵەکان هەم دایکان هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی پەرۆدیۆ وەکو باسم کرد کە منداڵان بەڕاستی هەست بە کلێنێکی گەورەکەن بە نەبوونی باوکیان چون باوک شتێکی تایبەتمەندی و باوکو دایک بۆ هەموو کەسێک تایبەتمەندێکی خۆیە کە ئینسان کە بە نەبوونیان هەست بە کلێنێکی گەوراکە ئێمە هەوڵمان داوە کە بتوانین ئەم کلێنان بۆ ئەم منداڵانە پڕکەین و بۆ ئەو دایکانش کە بەڕاستی کە هەست بە بێتاقەت و ناڕەحەتیەکەکەن کە بە نەبوونی کەسێک گەورەی ماڵ کە تەسیرێکی گەدەیکاری و تەسیرێک و کاریگەریکی خۆیە بێ هەوڵمان داوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی پێگەیاندنی خولەوە لە ڕووی ئەنجامدانی گەشت فیستیڤاڵ کە بۆ منداڵەکان بە ئەنجامان گەیاندووە و هەروە لە ڕووی داراییەوە کە لە ڕێکخراوەخوازان و هاوکاری بکرێن و لە ڕووی پەروەردەیەوە کە هەوڵمان داوە ئەو دایکانە بە شێوەیەکی دروست بتوان منداڵەکانیان پەروەردە بکەن بەبێ گوێدانە هیچ ئادایەکی بیربۆچوونی حیزبی یاخود بیربۆچوونێکی تەسکی حیزبی کە ئەم دایکە یاخود ئەو منداڵە ئەگەر حەزی بەچی لایەنێکی بێت بەڵام بەلامانەوە گرنگ نەبووە گرنگە بتوان ئەو منداڵانە بە شێوەیەکی دروست پەروەرد کرێ بۆی بتوانین کۆمەلگایەکی دروست و باش ناو هەرێمەکەمانە ئەنجام بدەین ئەو ڕۆژێک کە من لێرە وەکو خۆدی خۆم ئەو ڕۆژێک کە من لێرە خزمەتەکەم چەندە هیلاک بم زۆر ئاسوودە دڵخۆشم کە ڕۆمەوە بە ماڵەوە هەست بەواکەم خزمەتێکم کردناو کۆمەڵگە هەست بەوە کەم دڵی چەند کەسێکم خۆش کردووە ئەگەر خۆیگەر لەما قوڵکە هەموو شتێک بۆ خولی خەیاتی پیانەتون اینجا تربێتێکی جوان فێربووین لەمانەوە عقلێکی جوان فێربووین لەمانەوە ئەمان زۆر هاوکارمانن لە شتیان ساق بێ خۆماڵیان ئابێ دەستەنێن بەڕووی خۆیانەوە دەستەدەن لە دەرگای خەڵک بۆ ئێمە لەسەر و عەحدەی خۆیان حیوانێک بێن سەری بڕن تەلەفۆن بۆ یەک بە یەکمانەکان ئەڵێن وەرە پشتکەی گۆشتمان بەداناون زۆریان مەتیان داوین ماڵیان ئاوا بێ بێجگە لە ڕۆمانەکەی بێجگە لە پارەکەشکەمانە نێمانگانە ئەخلاقێکی جوان فێربووین تربێتێکی جوان فێربووین بۆ مناڵەکانیشمان ئێستا من مناڵەکانم وردن هەردووکیان نوێژەکەن بە ڕۆژۆ بن زۆرە من لەمانە فێربووم من خۆم ئەقلم بە بەعزە شتێ ناشکە ئەمان زۆر تربێتیان جوانە زۆر وسوڵیان جوانە ماڵیان ئاوا بێ مای 5 ساڵە ڕێکخراوی سۆمای چاوان سودمەمە بیلەی لە کاتی مەکتەب و لە کاتی مەکتەب شتیان پێیاوین لە کاتی جەژنە شتیان پێیاوین هەموو کاتی سودمەم بیلیان لەڕێ ئەوە توانیمانە بژین. ژنێکمان هەیە کە هەمناڵەکان لای ئێمە ئەنووسێت سەردانی ماڵەکانیانەکەین ڕۆژێک دائانێن لەگەڵ ئەو دوو خوشکەی کە سەردانیانەکەین جا سەردانی ماڵەکانەکەین بزانین ئەم ماڵە مناڵیان هەیە نەخۆشی ژێرپەنجەی هەیە مناڵ هەیە کرێ ماڵ هەیە کرێچیە ماڵ هەیە لە ئەوکانی کە نەبوونەداترا ئەوانە هەمویان کە سەردانی ماڵەکانمان کرد فۆرمیان بۆ پڕەکەین و داین جا هەر خێرخوازێکا و خێرخوازی وا هەیە لەو بڕێکی باشتردا لەوکەکە ئێمە ئەو مناڵانە دانین بۆ کەسانێک کە مستحقن بوون من نەخۆشی ژێرپەنجانە یا کرێچین یا مستحقن یا چوار مناڵی هەتیوی هەمانە هەژ مناڵی هەتیویشی هەیە کە لە خانوویەکە ئەژی ئیستا بەس چوارچێوە کەشێتی ئەوانە پێش ئەوانە ئەخن کە مستحقن هەیە تۆزێ ژیانی باشتر لەوەکەیکە ئەوانەش هەر دامان ناون کەس لا نابێن بەڵام مستحقتر پێش ئەوکانی کە ئەخێنەوەن بەڵێ ئێمە بە پێی پێوەرەکەیکەن سەردانەکانمانکە مناڵەکان کە فۆرمامۆدانە دێن بۆ خێرخوازە ئەڵێن ئەمە حتا فۆرمەکەشی خێرخواز خۆی حەزکا فۆرمەکەی پێ ئەدەین ئەڵێن ئەمە وەعزی ئەم مناڵەیە خۆت حەزەکەی سەردانیەکەی یا لە ڕێ ئێمەوەش خوان ماڵیان ئاوی خەریان بنووسێ هاوکاری بێ خواردن بێ بەرگ بێ یان هێن خۆمانیان دێنە سەرپەرشتیاریانەکەین ئێمجا لەگەڵەوە ئەمە زۆربەی جار کە ئەم مناڵانە هەیە داوا ئەکەن نەخۆشییان هەیە عملیاتێکیان بکرێ لە خێرخوازیکە هەوڵیکەین پارێ زیاتریان بۆ پیاکەین هەمان بۆ عملیات کراوە لە دووسێ خێرخواز پارەمان بکرێتەوە
عملاتەکەی مامەوە دەکرێت ئەوەشمان هەیە کە سەردانیانکەین بەتەکیید خەمیانە خۆی ئێستاسامە لە جلوبەرگا خۆ هەر پارەنێن لە خواردنە کە بان ئامادەکەین لە زۆر شت کە لە گۆشتە لە مریشکانی لە دەوراتە کە بانەکەینەوە زۆر شت کاوا کە چیمانەکەی ئەلحەمدا بانەکەین حتا سەیرانە بانەکەین زۆر شت کە بانەکەین دڵیان پێ خۆشگەنیشان وەڵاهی لەلا خێرخوازانە ماڵیانەوە بێت زۆریان بەدەممانانی و زۆریشان تۆزێ جاری وا ڕووگیر دەکەن بۆ ئەزانن کە شتەکە خۆی حقیقەت جاری واشە لە ناو زمانێک کابوون شت ڕووی داوە تۆزێ سیقا هەیە ئەلحەمدا خوالیان ڕازی بێ هەر ئەجلەبا من نەزانم چم خێرخوازم چ خێرخوازێکم هاوکەنەوە هەشە حەزەکان ڕسم شتەکەی پێ بگاتەوە ئێمەش بە ئاماتەوەیان بۆ جێبەجێکەیانە دەستیان من وەکو بەشی کۆمەڵایەتی کە تەلەفۆنەکەم بۆ کەسانە زۆر جار کە تەلەفۆنەکەم بەس بە تەلەفۆنەکە خۆم دڵخۆشم لەگەڵ هەواڵی ئەوەی پێدە یا خۆراکێ بێ یا پارە بێ یەکسەر ئەڵێ خوای گەورە مزگەنی باشت پێدا ئەوە بۆ من هەر زۆر دڵخۆشیە و ئەلحەمدا ئاویشمان دڵخۆش کردون لەخوا بەسەر